گفتوگۆی زیاتر دەکەم لەم بارەیەوە دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر بەخێر بێت. مەبەستان لەوەی کە دەرمانی بێستیکەر نەکڕن هاوڵاتیان لە چییە؟ بڵێ خۆی سەرەتا سوپاس بۆم دەرفتەر وەکو لە هەواڵەکە جەنابەت ئاماژەت پێدا ئێمە ئەمڕۆ لە ڕێگەی ڕاگەنراوێک و باڵێن هاوڵاتیان هەرێمی کوردستان من ئاگادار کردوتەوە کە لە تەواوی دەرمانخانەکانی هەرێمی کوردستان لە هەر با بڵێن کە مەبەستم بۆچی من دەڵێم لە تەواوی دەرمانخانەکان چونکە ئەمەش بەڕاستی پامێکمان لە پشتەمەوەیە کە دەبێت دەرمان تەنیا لە دەرمانخانە بکڕن. ینی زۆر ئێمە بینی ومانە هەندێک مادەی خۆراکی هەبووە کە دەرمان لە پێکاتەکەی هەبووە لە مارکێتەکان فرۆشتاوە لە چێشتخانەکان زۆر جار مامەڵەی بازرگانی پێوەکرا. ئێمە ئەم بابەتەمان قەدەغە کردووە ماوەیەک بەر لە ئێستاوە زۆر شوێنیش لەسەر ئەم بابەتە سزادران. مەبەستی ستیکەری دەرمان ئەوەیە واتە ئەو دەرمانانی کە لە تەواوی دەرمانخانەکانی هەرێمی کوردستان هەیە پێویستە ستیکەری نوێی کواڵەتی کۆنتڕۆلی هەبێت نەک ستیکەری نوێ. ئەمە بڵێ خۆی ستیکەر هەر هەبووە ینی چەندین ساڵە خۆ دەرمانەکان کە فرۆشتاون تەبیعی ستیکەری هەر هەبووە بەڵام لە دوای دەستپێکردنی کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی زیدی دراوە بۆ ئەوەی ستیکەرێکی نوێ لە دەرمانەکان بدێت. ئەمەش بۆ ئەوەی هاوڵاتیان یان یەکێک لە خاڵە هەرە گەنگەکانی ئەم ستیکەرە نوێ چییە کە من دەڵێم ئەبێ ستیکەری نوێی کواڵتی کۆنتڕۆل بێتن هاوڵاتی هەر خۆی لە ڕێگەی مۆبایلەکەیەوە ئەتوانێتن تەواوی زانیارەکانی ئەم دەرمانەی بەدەست بکاتن. ئەمە یەکێکە لەو سیفەتە گرنگانەی کە لەم ستیکەرە نوێیە بۆی ئێمە لێرەوە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان ئاگادار دەکەینەوە کە بە هەموو شێوەیەک خۆیان بە دوور بگرن لەو دەرمانانەی کە ستیکەری کواڵەتی کۆنتڕۆلیان پێوە نییە و ئەبێ ستیکەرە نوێیەکەشی پێوە بێت. کە ئەڵێ ستیکەرە نوێیەکە منی هاوڵاتی چۆن بزانم ئەمە ستیکەری نوێیە ستیکەرە کۆنەکەی وەزارەتی تەندروستی ستیکەری نوێیەکە چەند سیفەتێکی هەیە باشە بەوە دەنا یەکەم شت ئێمە ئەوە ئەرچی ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و کواڵەتی کۆنتڕۆلی زۆری دەرمان کە دەرمانەکان ستیکەری نوێیان پێ بێت ئێوە دڵنیا بن لەوەی کە لەمە دووە هەموو دەرمانەکان لە دەرمانخانەکانی هەرێمی کوردستان ستیکەری نوێیان هەیە. یەکێک لە سیفەتە گرنگەکان ئەوەیە کە ئەم ستیکەرە نوێی کە لە دەرمان دەدرێتن QR کۆدێکی لەسرە باشە لەڕێی دارێکێوە کە لە دەرمانخانەکان هەیە لەسەریدا ئەنەی لەڕێی ئەم QR کۆدە یاخود لەڕێی مۆبایلەکەتەوە با بڵێن ئەگەر ئەم بەم شێوازە بڵێم چووکە هەموو هاوڵاتن ئێستا مۆبایلەکیان هەیە هەر لەڕێی مۆبایلەکەتەوە کە ئەم QR کۆدی لەسەر ئەم ستیکەر هەیە هەموو زانیارەکانی ئەم دەرمانەت پێ ئەداتن. دەرمانەکە سەرچاوی لە شوێوە کۆمپانیەکە چیە نرخی دەرمانەکەت پێ ئەداتن ئەم ستیکەرە نوێیە. ئەمەش دەڕێ ئەم QR کۆدەی کە لەسەر ستیکەرێکی واتە لەمە و دوا ببوون بۆم قسەیە بڵام دەرمانخانەکە ناتوانن یاری بە نرخی دەرمان بکەن لەڕێی ئەم ستیکەرە نوێ و نرخەکەشت بۆ دیاریکراوە و لەڕێی ئەم QR کۆدەی کە لەسەر ستیکەرە نوێەکە هەیە تەواوی زانیاریەکانی ئەم دەرمانە دێتە ناو مۆبایلەکە. باشە دواتر باسی نرخ دەکەین بەڵام ئێستا پێم بڵێ کە ئێوە لەکوێ کۆنتڕۆلی دەرمانەکەن لە سنوورەکانەوە کە دێن یاخود لە کوالیتی کۆنتڕۆل یاخود لە نێو دەرمانخانەکانیشارێکی زۆر گرنگ خۆی کواڵەتی کۆنتڕۆلی زۆری دەرمان لە بازگەکان ئێمە هەمانە و لە ڕێگەی لیژنەکانی چاودێری بازار بە هەمانجی لەگە لیژنەکانی قامەتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بێگومان لە مەرزەکانە لە فڕۆکەخانەکان لە هەموو بازگەکانە و هەماهەنگن لەگەڵ یەکتری لەگەڵ کواڵەتی کۆنتڕۆلی زۆری دەرمان و لەگەڵ ئێمەش وەکو وەزارەتی تەندروستی واتە ئەم تۆڕە جاڵجاڵەکەی هەیە کە تەواوی زانیارەکانیش بەیەکتری بدەن و ڕۆژانە تیمەکاری چاودێری بازاری کواڵتی کۆنتڕۆل سەردانی دەرمانخانەکان دەکەن بەس لە مانگە ڕەمەزان سەردانی 500 دەرمانخانە کرابوو بۆ ئەوی بزان ئایا ستیکەرە نوێیەکان کریوە یاخودنا بۆ دەرمانەکان 2 هەفتە مۆڵەتیان پێدا گوتیان وەکو هاوکاریەک بۆ دەرمانخانەکان 2 هەفتە مۆڵەتیان پێدا کە ئەو دەرمانانەی کە لە سەر ڕەفەن پێویستە دوای 2 هەفتەی تر ستیکەری نوێی دەرمانیان پێبێتن بۆی لە ڕێگەی ئەم با بڵێن بەم ئالیەتەوە وەزارەتی تەندروستی لەگەڵ کواڵتی کۆنتڕۆل لەگەڵ با بڵێن تیمەکان کە لە بازگەکان و فڕۆکەخانەکان و با بڵێن لە ڕێی مەرزەکان هەن زانیاریان پێدەکاتن وە چاودێری بازاری دەرمان دەکەن و بێگومان هەماهەنگێکی باشیشمان هەیە وەکو وەزارەتی تەندروستی لیژنەکانی بەدواداچوون و خاڵێکی تری زۆر گرنگە دەمەوێت باسی بکەم لێرە بەڕاستی ئێمە داوا دەکەین هاوڵاتیانیش لەمە دۆ هاوکار بن ئەمە هەر ئەمڕۆ هاوکار بن چۆن من بتوانم ئەگەر دەرمانێکم کڕی ستیکەری پێوە نەبوو پەیوەندیتان پێ بکەم. یەکێک لە سیفەتەکانی تری ئەم ستیکەرە نوێیە ژمارەیەکی تەلەفۆنی لەسەر هۆتلاینێکە ئەتوانێتن ڕاستەخۆ تەلەفۆنی پێ بکاتن کە وەکو با بڵێن ژمارەی سکاڵایە ئەم ژمارە تەلەفۆنە ڕبط کراوە لەگەڵ تەواوی ژمارە تەلەفۆنی ئەو کەسانی کە لیژنەی چاودێری بازار من تازە پێشوی بێمە بەرنامە لەگەڵ با بڵێن بەڕێوەبەری چاودێری بازاری دەرمانم کرد گوتی من ئەمڕۆ دوای ئەوەی کە لە وەزارەتی تەندروستی ئەم ژمارە ئەم هۆتلاینە دانرا کە هاوڵاتیان ئاگادار کراون ئەگەر هەستان بە شتێک کرد ئەم دەرمانە نایاساییە ماوەی بەسەر چووە ستیکەری نوێی دەرمانی پێوە نیە ئەتوانن
تەلەفۆن بۆ ئەم ژمارە بکەن کە لە پێیجی وەزارەت داماناوە گوتی من ئەمڕۆ یەک دنیا تەلەفۆنە بواتەوە هاوڵاتیش کاڵی کردووە گوتی بە دوواداچوونی بۆ دەکەین واتە لەڕێ ئەم ژمارەشە و هاوڵاتیان دەتوانن هەم لە ستیکەرە نوێیەکە هەیە ژمارە تەلەفۆنەکە ئەگەر هەستی کردووە چۆن بڵێ شتێکی ناسروشتی هەیە دەتوانێت ڕاستەخۆ تەلەفۆن بۆ ژمارەیە بکاتن تیمەکانی چاودێری بازار دێنە سەرهێڵ و ئێمە ئەمڕۆژ هە لە پێیجی وەزارەی تەندروستی داماناوە. باشە دکتۆر باسی نرخ بکەین ینی نرخ لەسەر ستیکەرە نوێیەکە نووسراوە ینی دی ئەمە ڕێکخستنەوەی نرخە لە هەموو دەرمانخانەکان ئەوە نەما لە دەرمانخانەیەک لە بەرەوەی لە فلانە جێگایە نرخی گرانترە وەک لەوەی هەمان دەرمان و لە دەرمانخانەیەکی دیکە دەفرۆشرێ خۆی من کە کاتێک کە باسی ستیکەری نوێی دەرمانم دەکرد گوتم ئەم سیفەتەی هەیە و ئەمە هەیە و ئەمە شتێکیشترە کاتێک کە تۆ دەرمان دەکڕی لەمە دووە هەموو دەرمانەکان لە دەرمانخانەکاری هەرێمی کوردستان پێویستە ستیکەری نوێی کۆڵەتی کۆنتڕۆلیان پێوە بێت هیوادارم ئەم پامۆک و خۆی بگاتن وە گەیاندوومانش هەمویان ئاگادار کراونەتەوە لەمە دوو ئێستا بەیانی لیژنەی چاودێری بازار سەردانی دەرمانخانێک بکات ستیکەری نوێی پێوە بێتن ڕاستەخۆ ئیجراعاتی قانونی بەرامبەر دەگێتە بەر یەکێک لە سیفەتەکان ئەوەی کاتێک کە تۆ لە ڕێی مۆبایلەکەتەوە چونکە ئەم باڵین سیفەتەی تێدایە کە QR کۆدەکە سکان دەکەی تەواوی زانیاریەکاندن یەکێک لەو زانیاریانە کە لە ڕێی ستیکەر نوێیەکە بەدەستە دەکەوێتن نرخی دەرمانەکە دێتە نێو مۆبایلەکەت پێ دەڵێتن نرخی ئەم دەرمانە ئەوەندەیە واتە پێویست ناکە تۆ لە مەودۆ بڵێ ئەمە لێرە بەوەندەی نەخێر تۆ یەکسەر پێ دەڵێ ئەمە دەرمان سازەکە لە مەودووە خۆی هەر ئیجبار کراوە کە دەوێتن کاکە تۆ نرخەکە ئەزانی لە ڕێی مۆبایلەکەتەوە فەرموو ئەمە نرخ باشە پرسیارێکی تر دکتۆر ینی هەندێک لە وڵاتیان گلەی دەکەن دەڵێن لە دوای ئەم ستیکەرە و دانانی نرخەکان نرخی هەندێک لە دەرمان گران کراوە بەرز کراوەتەوە وڵڵاهیدا خۆی ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان و بە هەمانگی لەگەڵ کواڵەتی کۆنتڕۆلی زۆرێتمان بە هەموو شێوێک دژی هەر هەوڵێکین بۆ قۆرەخکردنی بازاری دەرمان دژی هەر هەوڵێکین کە یاری بە نرخی دەرمانەوە بکەن و ئەگەر ئێمە بزانین بەدەل لە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بەدەل لەو ڕێنمایانەی کە کواڵەتی کۆنتڕۆل هەیەی دەرمانخانەیەک و لەسەر ئەمە دەرمانخانەش داخراوە ئەگەر بزانین یاری بە نرخ کراوە نرخی دابەزاندەوە یاخود نرخی زیاد کردووە بە هەموو شێوێک ئێمە سزای دەدەنی و ئیجراعاتی قانونی بەرامبەر دەکەن و من داوا لە هاوڵاتیان دەکەم لەڕێی ئەو هۆتلاینە ئەو ژمارەی کە ئەمە ئەمڕۆ لە وەزارەت دانراوە لە ستیکەرە نوێیەکە بەدەستیان دەکەوێتن ئەگەر هەستیان بە شتێکی لەم شێوێ کرد تەلەفۆنمان بۆ بکەن سکاڵات تۆمار بکەن و ڕاستەخۆ دێنە سەر زۆر باشە با باسی شتێکی تر بکەم هەر پەیوەندی بم بابەتەوە هەیە ئەویش فرۆشتنی دەرمانەگیاییەکان و هەندێک لەو دەرمانانی دیکە بوو لە ڕێگەی پەیج و بە شێوەی ئۆنلاین دەفرۆشە ئێوە بڕیارتاندا بە داخستنی ئەو شوێنانە و ڕێکاری یاساییان بەرامبەر بگرنە بەرگەشت نەکوێ بڵێ ئێمە وەکو وەزارەت لەسەر ئەم پرسەی کە جەنابەت تووشانت ئێمە وەکو وەزارەی تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێگەی نووسراوێکی فەرمی داوامان لە وەزارەتی ناوخۆ کرد وەکولانی جێبەجێکاری ئەم بڕیارە کە هەر پەیجێک و ئەکاونتێکی وەهمی یاخود ساختە ڕێکلام بۆ بابەتی تەندروستی و پزیشکی بکاتنجا لە هەموو پلاتفۆرمەکانی سۆشال میدیا فەیسبووکە ئینستاگرامە سناپچاتە یاخود تیکتۆک و ئەم بابەتانە کە ڕێکلام بۆ بابەتی تەندروستی و پزیشکی بە هەموو شێوەیە قەدەغەیە چۆن ئەبی بکەن ئەبێ بینە وەزارەتی تەندروستی مۆڵەت وەربگرن و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی وەکو خۆی جێبەجێ بکەن واتە لەمە دوو ئێمە ڕێگریمان لەوە کرد کە بەداخەوە لە ماوەکانی ڕابردوو زۆر کەسمان بینی لەبەر ئەوەی چۆن بڵێن فەیسێکی ناسراو بوون دەموچاوێکی ناسراو بوون لەڕێی چەند پەیجێکی سۆشال میدیاوە ڕێکلامیان بۆ بابەتی پزیشکی دەکرد زۆر جار بۆ دەرمانیان دەکرد بۆ بابەتی پزیشکان دەکرد زۆر جار بۆ هەندێک مادەی خۆراکیان دەکرد کە دەرمان لە پێکاتەکە بوو لەمە دوو ئەمە بە هەموو شێوەیە قەدەغەیە و وەزارەتی ناوخۆوە کولانی جێبەجێکاری ئەم بڕیارە هەموو ڕێکارێکی یاسایی بەرامبەر ئەم زۆرە کەسانە دەگرێتە بەر کە لە پشتی بەکارهێنانی ئەم زۆرە پەیج و ئەکاونتە ساختە وەهمیانەوەن و ئەو کەسەشی کە ڕێکلام بە شێوەیەکی ناسروشتی و بەدەل لە ڕێنمایەکانی وەزارەی تەندروستی بۆ بابەتی پزیشکی و تەندروستی دەکاتن ڕاستەخۆ ئیجراعاتی قانونی بەرامبەر دەگێت بەر بۆچی چونکە ئەم خاڵ ئەگەر ئیجازەم بێتی زۆر گرنگە بۆچی گرنگە ئێمە کاریگەری خراپەکە لەوێ بەڕاستی زۆر ئێمە دەمانبینی کەسێک دێتە لە ڕێی پەیجێکی فەیسبووک یاخود ئینستاگرام ڕۆلی پزیشک دەبینێت کە خۆی پزیشک نییە زۆر هەندێک خاتونمان هەیە هەندێکیان هونەرمەندن هەندێکان کچە مۆدل بوونە هەندێکە نازم ئیش و کارێتریان کردو لەبەر ئەوەی وەکشی ناسراون کە خۆیان دکتۆری خەڵک متمانیان پێکاتن ڕێکلام بۆ دەرمان دەکاتن واتە تۆ لێرە ڕۆلی پزیشک دەبینی لە کاتێکدا کە تۆ پزیشکنی ئەمە هەڵخەڵەتاندنی خەڵکە ئەمە بە هەموو شێوەیە قەدەغەیە و هەر کەسێک و هەر پەیج و ئەکاونتێک یاخود کەسێک بەم کارە هەڵبستێتن ئیجراعاتی قانونی بەرامبەر زۆر سپاس دکتۆر سەرکار سورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی سپاس کە لەگەڵم بوویت دەست خۆش.